من یەک نمونەت لۆ دەینم کەس گرفتی لەگەر پێشمەرگە نەبوو وەختی خۆی لە زمانی قەدیم کە لە سیادا دەژیان لۆ چکە ژیانیان هەمووە چیەک بوو بەڵام ئێستا عالم هەیت و حەقیشیتی برێ هەمە لۆ چکە ژیانەکە ئێستا زۆر فەرقی هەیە تەوفیرێکی یەکجار زۆری لە مابەینیاندا هەیە خەڵکێک هەیە زۆر بەرزە لە هەموو ناحیەکەوە بە خۆی بە ماڵی بە منداڵی بە برای بە خوشتی بە عەشیرەتی بە کەسوکاری خەڵکێکی شێ بە هەموو کەسوکاری و فەقیرە و زەعیفە و لاوازە و نەبووە ئەمە چ دەرێت ئەمە بەس بەیانی حەق دەکەین خۆمە دەسەڵاتمان نییە برن وڵا ئەو تەغیر واقع بکەین بەڵام ئەوەندە هەیە هوشیاری کۆمەلگا دەتوانین بکەین بڵێن خەڵکین هەر نامافت هەیە کاکە هەرنا حقت هەیە هەرنا دەتوانی مثلا ڕۆژگارێک داوای حقت بکەی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إن لصاحب الحق مقالا صاحب حق حقی قسەی هەیە بیدا بەگوێی کەسێکدا خۆی بەڕاستی حقوقی پێدرێ لەوانەیە جاری وایە خەلیفە خۆی دەوڵەمەند بی هی خۆی هەیبی باشە و امتیازاتی تایبەتی هەیە کە پێدرێ ئەوە ئیشکالیەتی تێدا نیە بەڵام گرفتەکە لەوەیدا ئەو ماڵی خەڵک بە ئی خۆی دەزانی دوایە تەماشا دەکەی ئێستا ببینە ئێمە لۆ دەرێن تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ئەو زەدەزانیە تو لەسەر حەقی یان لەسەر باتیلی یا تەئیدی چێ دەکەی یان نایکەی لەبەر چ لەبەرەوەی تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم یەکسەر بەبەر چاو دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوژیایە لەگەڵ ئەصحاب السوفە نانی دەخوارد دەیفەرموو بغونی في الضعفاء لەناو زەعیفەکان و بێدەسەڵاتدارەکان وەرن ببینەوە دەسەڵاتدارێک بۆ هەر کەسێ بیویست بە پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم پێنج فەرزە نوێژ هەتا بەخۆی وەفاتی کرد لە بۆ مسلمانانی دەکرد هەتا وەفاتی کرد بەخۆی خوتبەی لە بۆ دەدان یعنی جێ و مەکانەتی دیار وای لە خۆی نەکرد و عالم بتوانی بە زەحمەت بیبینی جێگاکە توی محەممەد المستەفا ببینی صلی الله عليه وسلم بڕۆ نوێژی هەر یەک نوێژ بکە لە مزگەوتیدا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی پێشنێژی دەکات لە بۆ خەڵکیدا لۆی بەڕاستی نابێ ژیانی دەسەڵاتدار ئەوەی ئەو تەبقەی ئێستا ئەمە دەیبینن ئەو تەبقەی ئێستا ئەمە بڕۆ یەشێکیان فریوە یەشێکیان زۆر نزمە دوایە کە باسی عەدالەت و دادپەروەری ناکرێ یعنی هەموو سەرێ باز دەکەن یعنی نازانم ئەو خەڵکە زۆر جاری وهەیە گەلک یعنی دەبێ خۆشگوزەرانی لە بۆ هەموو خەڵک بینین بینی من و تو چەندە بەس پێم برێ ئەخە بەکوو دەگەومە تو بەس پێم برێ ئەتوەگە فێر لە ئینسانێکی بکەی نەفامیش بقەینە بەس خۆ ناتانی فێر لە من بکەی ئەمن وا ژیانی تو دەبینم کووە ژیانی خۆشمان دەبینم کووە ژیانی و خەڵکەش دەبینم کووە یعنی لۆی بەڕاستی گەلە گوناحە یعنی ئێستا توە نیشان بدەیکانەوە ئەمیش وەچێت و کەسێکی فەقیرم وەچێت و کەسێکی نەبووم هەمومان پێکەوە ئەوها بژێن